پێشانگای بەرهەمە ناوخۆییەکانی هەرێمی کوردستان و عێراقا 100 کۆمپانیای ناوخۆیی بەشداریان تێدا کردووە بۆ خستنەڕووی بەرهەمەکانیان بۆ بەشداربووانی پێشانگاکە. زیاتر لە 100 کۆمپانیا بەشداری دەکەن لەم کۆمپانیا بە براندی جیاجیا و ئەم کۆمپانیانە زیاتر بەرهەمی خۆماڵین و خۆراکین زیاتر و لەگەڵ معجەنات و لەگەڵ پاکەرەوەکانیش. ڕاستی پێویستمان بە هۆشیاری لای هاوڵاتیان کە ئەو بەرهەمەی کە خۆمان بەرهەمی دێنین هاوڵاتیانی خۆمان بەرهەمی دێنن لە ڕووی تەندروستیەوە تەواوترە، لە ڕووی تێچوون و کوالیتیەوە باشترە و بێ ئەو هۆشیارە بدەین بە هاوڵاتیان کە ئایندەی ئەم وڵاتە بەوەیە کە بەرهەمی خۆمانمان هەبێت. بەرهەمی ناوخۆیی کلیلی پێشکەوتنی ئابووریە، بەڵام لە هەرێمی کوردستان سەرەڕای گونجاوی و لەباری ناوچەکە بۆ بەرهەمهێنانی ناوخۆیی، بەڵام دەسەڵاتدارانی هەرێم کەمتر بە خەمی بەرهەمهێنانی بەرهەمی ناوخۆن و ئابووری وڵات پشت بە بەرهەمی هاوردەکراو دەبەستێت. بەشداربووانی پێشانگای بەرهەمە ناوخۆییەکان دەڵێن حکوومەت هاوکارمان نییە ئەگەر نادەتوانین ڕێژەی بەرهەمی ناوخۆ زیاتر بەرز بکەینەوە و پێش بە بەرهەمی دەرەوە نەبەسترێت. بەڕاستی حکوومەت بەو شێوەی یارمەتی خەڵکەکەی نادا، ینی زیاتر یارمەتیان داینێ لە ئینجازە و لە ئیشکردن و چتیوە، بەڵام وەکو یارمەتی دەر مەسەرەن ئەگەر بێت و بینامان بداتێ ئەشیامان بداتێ دەستمان بگری لە مادەی بتوانین لە دەرێ بینین. ئەمە ئێستا ئەوە یەک لە ڕوونە هەرە باشەکانە. ئێستا هەر کەسێک ئەو ڕوونەی بەکاربیینی ڕوونەکەیت کە لەگەرەوەی فەرقی زۆرە، ڕوونەکەیت کە دەی خۆی مەسەلەن مواد عافیزەی تدا چەند شتدا کە لە بۆ ئینسانی زۆر خراپە. بەتەکید بەرهەمی ناوخۆ گرنگی زیاتر دەتوانین زیاتر ئیهتیمامی پێ بدەین و دەزانین کامە بەروبوومی خۆمانەوە ئیسفادەی باشترە، دەزانین چ موادەکە و لە چ شتەکە دروستکرای. ئەگە بەرهەمی ناوخۆی زیاتر ئیهتیمام پێ بدرێ حتمما خەرچ کوردستان زیاتر ئیهتیمامی بە بەرهەمی ناوخۆی دەدا. یەکەمە بێ هاوڵاتیان خۆیان هۆشیار بن لەو بابەتانی کە ئیکڕن کە بزانن سەرچاوەکەی لەکوێوەیە، دوو لایەنی دۆمیشکە بێ لایەنی پەیوەندیدار ئەتر ئایا وەزارەتی تەندروستیە وەزارەتی بازرگانیە یان بڵێن بە ئام لایەنی حکوومەت ئاگاداری ئەو شوێنانە بن کە ئەو بەرهەمانە لەکوێیان بە تایبەتیوانی کە لە دەرەوەی وڵات سەرچاوی هەموو نەخۆشیەکان. ئەگەرچی ساڵانە پێشانگای بەرهەمە نێوخۆییەکان دەکرێتەوە، بەڵام کردنەوەی ئەم پێشانگایانە نەبووتە هۆکارێک بۆ زیادبوونی هەلی کار و بەرهەمهێنانی بەرهەمی ناوخۆ. زیاتر ئەوەی هەیە لە نێو بازاڕەکانی هەرێمی کوردستان کەلوپەلی هاوردەکراوە. خاوەنکارەکانی ئێرە دەڵێن حکوومەت پێویستە هاوکار بێت بۆ ئەوی بتوانین بەرهەمی نێوخۆ زیاد بکەین و چیتر پشت بە بەرهەمی دەرەوە نەبەستین. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.